شازادە حوسێن محەممەدە محەممەد سعید لە گوندی کانی قاور بووم سەر بە قارکەرمە ناحێ نفوسمان قارکەرمە وەختێک لە ئاوای بمان ژیانمان خۆشی خەریک ئاژاڵداری خۆمان بیمان خەریک فەلاحی خۆمان بیمان ئەوەنە ژیانمان خۆشی نەک وەک ئیساتە کەفتینەتە شار هەر هەتیم چەکیش بیمانە دوایەکەی لە هەفتاکان برام چی بۆ پێشمەرگەی لە هەشتا خێزان باوکمیان گرت بردمیان بۆ سجن هەتا هەشتا و دوو مانگ سێ ناو سجنەکەی باقوبەگا بیمان وڵای سپێ وەک مێریچە وەک شارە مێریچە داوی لە فەرشەکە و ئیدالی ئێمەش ئەوە نەپیسی ئەوە نەبێڕێوی هەشتا کەس لە غورفەیەکا بیمان 6 متر وە چوار هەشتا کەس بێ هەشتا ژن و مناڵ و عایلە بکە ناو خانێ واوەیە بێ ژیانی چی وێ دوای ئەو ساکە براکەم شەهید بی هەشتا و دوو دەست حکومەت کەفت جەنازەکەی ئەیتر دوای مانگە من و باوکمیان بەردە هاتینەوە ڕەنج بێەوە هەناسەی سەر لە دوای 3 ساڵ سجن براکەم شەهید بی وە شەیدی براکەم هاتینە دەشتۆ ئەیتر دوای ئەوکی چۆن بێژی مەجموعەیەک بی سیارەی عەسکەریەکان هاواریانە کرد ئەیانوت وە سەماعە بڕۆن بۆ ئەو مەجموعە تەوزیعەکەینە سەرتانە خەرکێ زۆر چی بۆ مەجموعەکە ڕێنەما مەجموعەکە ماڵ یعنی حەوشەخانەی ئۆتۆبی 4 ماڵچی پێوە لەسەر وێشە ڕێنێ خەڵک ڕێنێ دوایەکەی ئێمە لە ماڵێکە وەڵا لە ماڵ خزمێکا بیمان 4 ماڵ لە ماڵ خزمێکا بیمان ئەیتر پیاوەکەم وەل ڕانەکە ئابی وەل 2 شوانمان بی شوانەکان هەرگی برازای بی ئەیتر هاتین ئەو یەکەم ڕۆژ نە دووهەم ڕۆژ 2 میمزای یەکێی ناوی فایق حەمەلارێ یەکێشی ناوی مۆفەق مەجدفایە هەردیان ئامرسرێ بووین ئەیتر دوای ئەو ساش بیمەتە خاوەن من یەک کەنشکم بی لەبەرەوەی 2 ساڵ تەواو لای پیاوە نیم ساڵێک و 2 مانگ لای پیاوە بیم حامیلەیش بیم زگم 2 مانگانی و کچێکیش 10 مانگان و باوشمە بی ئەیتر کچەکەم کردە خاوەن ئەوەکەم بی وەڵا کەممان مرد کچەکەم کردە خاوەن ئەلحەمدولیلا ئێستا کچەکەم گەورە بی و مامۆسایە و دوای ئەوە کولیەی تەواو کرد بێ مامۆسا دامەتە شوی و ئیستا وەل کەنشکەمادا ئەنشم ئەرە وەڵا ئەوە نەما تا ئیساتە چەند جارێ فکرەکەم ێژم ڕۆژێ بێت پیاوەکەم بگا لە قاپی سەیرە دەرچمە دەشتەوە سەیرەکەم ئەختیارێگا لە قاپیەکە منیش پیر هەوە ئەختیاریش ئەیناسمەوە ئێژم بەشکەیە خوایە لە شوێنێکە شوان عارب بێ کوێتە ناو ئاوای عارب نەزانێت تەلەڤیزۆن و ڕادیۆن چییە کوێتە شوێنێک بێ حەسێر تەلەڤیزۆنی نەکردووە چەند جارێ ئەو واسواسەکەین چیکە نەماندیە نەک من گشت خەڵک ئەنفال باوەڕی نایە چەندێک قەوراوریاوەتەوە بۆ قەورسانەکە کەمە ئێمە 182,000 ئەنفال بێ ئەو تۆزە چییە ئەیتر ئەنفال ئایلەی ئەنفال باوەڕکە کەسیش وە خۆی هەلە ئەنفالە لەبەر خاتر ئەنفال بەخوا چین بۆ محکەمەی سەدام حوسێن ئەموت بەشکەم بەرانبەری بگرم و خەفەت لە دڵم دەرچێ بەخوا 3 جار کچەکەم جێ هێشتگە و لە 2008 لە 2011 2015 ڕۆیمە بۆ لە وەزیری ناوخۆیان پرۆژەیەکمان بۆ بکە وەکو ئەوەی منومێت بێت شوێنەکەی ئیسێش دیاری کراوە نیمەی لەسەر ئەوان بێ و نیمەی لەسەر حکومەت بێ حکومەت خۆمان هەتایسە حکومەت خۆمان نەیکردگا بەڵام شوێنەکە دیاری کرا و چەنینێکیان بۆی حازر کردە و زەویەکە حکومەت خۆمان تەرخانی کردگە و تاپۆشی بۆی کردە